دوای دروستبوونی گرژی و ئاڵۆزی لە کەرکووک و دەوروبەری پارێزگای کەرکووک و مەترسیەکانی پێکدادانی سەربازی نەو ناوچەیەدا لەیسەدا داوای ئەوە دەکرێت کە کێشە و ناکۆیەکان بە دیالۆگ و گفتوگۆ چارەسەر بکرێت و پەنا نەبرێتە بەرهێزی سەربازی. داواش دەکرێت کە پەرلەمانی کورسان ڕۆڵی خۆی ببینێت لەو نێوەندەدا. ئەندامێکی پەرلەمانی کورسانش دەڵێت ئەگەر گەلی کورد و پارت و لایەنەکان یەک بن ئەوە هیچ مەترسیەک ڕوبەڕووی کەرکووک نابێتەوە و بە پێچەوانەشەوە مەترسیەکان زیاتر دەبێت. پەرلەمانیش پێم وایە پێویستە دانیشتنی تایبەتی خۆی لەسەر بکە و هەموو دنیا بێنێتە سەر هێڵ داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی بکە کە ئەوە خەریکە کەرکووک کوردستان باشووری کوردستان جارێکی تر هەڕەشەی جینۆساید و ئەنفالی لێ دەکرێتەوە. دانانی مۆڵەتی چەند سەعات و چەند سەعاتێک بۆ شارێکی و کەرکووک بەڕاستی جگەر لە بوونی جینۆساید و کۆمەڵکوژی و ئەنفالێکی تر شتێکی تری بۆ تەفسیر ناکرێت. ئەندامێکی پەرلەمانی کورسانش ئاماژە بۆ دەکات کە کەرکووک شاری پێکەوە ژیانی سەرجەمنەتەوەکانە بەبێ جیاوازی و ئەوان بۆ ماوەی چەندین ساڵە بەیەکەوە بەبێ کێشە دەژین، بەڵام لە ئێستادا ژمارەیەک لە پارت و لایەنە سیاسەکان دەیانەوێت لە پێناو بەرژەوەندی خۆیان دۆخی کەرکووک تێک بدەن و ناکۆکی دروست بکەن. بۆیە پێویستە پەرلەمانی کوردستان بێدەنگ نەبێت. لە ئەطرافی کەرکووک لەو ناوچانەکە کەشەی لەسرە لە نێوان نەتەوەکان و هاوڵێز گرفتەک نییە ئەگەر گرفت شەبی و لایەنە سیاسەکان دروستیان کردووە. پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق و حکوومەتی عێراق و حکوومەتی یاریمی کوردستان و لایەنە سیاسەکانیشان هەموو دەبێت سیاسەتی عەقلی سەلیمیان هەبێت بۆ ئەوەی بتوانرێت ئەم گرفتان و مەشاکلان بە شێوەیەکی ڕێکوپێک بە شێوەیەکی دیالۆگ و بە شێوەیەکی ئاشتیانە چارەسەر بکرێت. لە ماوەی ڕابردوودا پەرلەمانی کوردستان لە بەرامبەر بڕیارەکانی ئەنجومەی نوێنەرانی عێراق و ئەنجومەنی وەزیرانی عێراقی و لێدوانەکانی حەیدەر عەبادی کۆبۆ و وەڵامیانی دایەوە. هەر بۆیە سەبارەت بە دۆخی کەرکووک و گرژی و ئاڵۆزەکانی ئەم دوایەش چاوەڕوان دەکرێت پەرلەمانی کورسان هەڵوەسی تایبەتی لەو ڕۆ هەبێت. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.